This is NRT Daily News Analysis. سڵاتانە بە بەڕێزان کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین. دوجار ئێران و ڕۆژئاوا لەسەر بەرنامە ئاتۆمەکەی ئێران گەیشتنە ڕێکەوتن. ئەگەر بە مەفهومی ڕێکەوتن لە نێوان ڕۆژئاوا و ئێراندا براوە و دۆڕاو نەبێت، لە دەرەنجامی ئەم ڕێکەوتنە لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمی کێ دۆڕاو دەبێت و کێ براوە دەبێت؟ بە دیاریکراوی کاریگەریەکانی ئەم ڕێکەوتنە لەسەر عێراق و بە تایبەتر لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت؟ بەڕێزانم پرسە تاوتوێ دەکەین لەگەڵ میوانەکانم. مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی، زۆر بەخێر بێ. هەروەها دانا سعید سۆفی مامۆستای زانکۆ، دکتۆر جەنابیشتان زۆر بەخێر بێن. لەگەڵ شێرزاد مامە بەرپرسی پەیوەندیەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان، زۆر بەخێر بێن. کاک شێرزاد وەبزانم گرفتێک لە ناساندنی ئەندای مەکتەبی پەیوەندەکان بەس بە میوانداری وەکو چاودێری زۆر بەخێربەی سەرچاوان. بەڕێزانێ وەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی ناوتی، هەر پرسیارێکتان هەیە، سەرنجێکتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە بە کۆمنت بۆ وانییە کە هەموو باسێکن کە گەیشتنەوە یەکجاری و بتەعیلاقەیەکی خۆشی بینی ڕۆژئاوا نا چەند قۆناغێکە شتە لە ڕۆژئاوا با بڵێن تونڕەوانی ڕۆژئاوا تونڕەوانی ناو ئێرانی شێشتان ڕازی نین ئێستا لە ناو ئیران هەیە، یعنی ڕازی نییە تەفتیشاتێک وا دەزانی ئەوە سەروە پێشیلکردنی سەروەرەکانی ئێران ئەوانە هەموو لە پێشە ئەو خۆناغەنە دوور نییە باڵی با بڵێن ناحەزی ئەوی ئێستای ڕۆحانی شتی گەورە بکە لە ڕۆحانی و لەوانە برێەوە ئەو لزنەی تەفتیشەکە دێتن ئەوە پێشێلی سەروەری یاسا ئەوەی ئێران دەکە کە لە تاریخی ئێران شتیوانەوەی بەس وەختێک بۆ نمونە لەسەر ئاستی باڵای وڵاتانی دنیا و بە تایبەت ئێران و ئەمریکاکە ئۆباما لە پاش ڕێکەوتنەکە وتاری خۆیدا، دواتر حەسەن ڕۆحانی بە هەمان شێوە وتاری خۆیدا و پەیامەکانی هەموو بەڕوونیەوە بوون کە دڵخۆشی خۆیان نیشانەدا بەتاکید دڵخۆشیە. ئەم باڵە ناڕازیان، ئەم خەڵکە ناڕازیە دەتوانێت کاریگەری دابنێ لەسەر کەمان، بەڵام تا ڕێک بەەوە نمونە دیموکراتیەکان خۆیان ئامادەکردێ لە بۆ هەندێک هەنگاو دوای ئیسرائیل بە خۆزانی نفوزەشی زۆر بەخوەتی ئەو هەر زۆر ناڕازیە لە بیرمانەتی عەرەبی سعودی و وڵاتانی عەرەبی و تاڕەتەیەک تورکیاش ئەوانەش بە جۆرێک لە جۆرەکان ناڕازین. لە ناو ئیرانیش ینی حدێک هەیە لەو حدەکە بیکاتە هەنجەت ئەوانە هەموو لە پێشن ئەو مۆزوع، بەڵام لە کۆتاییەکەیدا حەدەسێکی گرنگی دووەلیە وفاقێکە، ینی باشترە هەبووبی نەک وەکو پێشتر ناکۆچی. باشە، سوپاس دەکەم کاک دانا. لە پاڵەوەی دیسان دەمێ بزانم کە ئەم ڕێکەوتنە چاوەڕوان کرا بوو یاخودنا، پرسیارێکی دیکەژی ئیزافەکەم، ینی لەم ڕێکەوتنەدا دەکرێت لە پاڵ مەفهومی ڕێکەوتن یعنی دەستەواژەی ئەوە دابنین بۆ ئێران یان وڵاتانی ڕۆژئاوا براوە و دۆڕاو، دەکرێت بڵێن ئێران دۆڕاوە یان براوەیە، ڕۆژئاوا دۆڕاوە یان براون؟ ئێمە جارێ زۆر ئێمە باس لەوە بکەین کامە لە براون یا دۆڕاون، لەبەرەوەی ئەوە ئەو کاتێک کە ڕێکەوتنەکە باڵێن دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەو کاتە دەرەکەوێت کامە لە زیاتر لێی سوودمەند دەبێت، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو چوارچێوەیە کە ئێستا بۆی دانراوە ئامانجی سەرێکی باڵێن خۆراوە ئەوە بوو کە ئێران دوور بکەوێتەوە لە دروستکردنی باڵێن چەکی ئەتۆمی. ئەوان پێیان وایە لە ڕێی ئەو ڕێکەوتنەوە لەوانەیە بتوانن هیچ نەبێ بۆ ماوەی 5 ساڵ یان 10 ساڵ بتوانن ئێران دوور یەخنەوە لە باڵێن کەلکەڵەی دروستکردنی چەکی ئەتۆمی. ئەو دامەزراوانێکی هەیە بگۆڕدرێت بۆ مەسەلەیەکی بۆ ئاشتی زیاتر لەوەی کە بۆ مەسەلەی سەربازی ومانە بەکاربێ. بەڵام لە هەمان کاتیشدا ئێران خۆی بەبراوە دەزانێت لەبەرەوەی هەموو ئەو گەماڕوانەی پەیوەندی ئەوی بە چەکەوە هەیە بە زۆر لانی گەمارۆژی یەکجار زۆر لەسەر ئێران هەیە لە زۆر بواری جیاوازدا. ئەمانە وا دەکات ئێران بێتەوە باوێن ئەو پارانی کە بلۆکراوە بکەوێتەوە بەردەستی، هەروها لەگەڵ وڵاتانی ناوچەکە زۆرێک لە بازرگانی و زۆرێک لە پەیوەندی ئاسایی ببێتەوە بەڕووی دنیادا بکرێتەوە وەکو وڵاتانی تر. ئەمانە من پێم وایە ینی بە شێوەیەکی گشتی ئەگەر تەمەشا بکەین بەو شێوەیە ینی کە چاوەڕان کرەوە هەردوو لای چاوەڕوان لێ دەکەن، ئەگەر بەو شێوەیە بێ هەردوو لا براون و لە ناوانەیە ناوچەکەش براوە بێ ئەو کاتە، ینی زۆرێک لە ئەتمۆسفێرێکی ئارام و بێچێشە و تاماوەیەک لەوانەیە بەرقەرار بکاتن. بەڵام سەبارەت بەوەی کە ئایا چاوەڕوان کراوە بۆ یا چاوەڕوان نەکراو بوون، ئێمە دەزانین دوای دەستپێکردنەوەی شۆتی دانوستانەکان لەگەڵ ئێران لەگەڵ با بڵێن وڵاتانی پێنج کۆیەک
پێش ئەو شەوتە پێش ئەو با بڵێن ڕێکەوتنە زمینە سازێکی باش کرابوو و ینی هەردوو لە هەنگاوی باش هاتبوونە پێشەوە بەڵام دەبێت ئەوە بەو کۆنتەکستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەو ڕووداوانێکی ئێستا ڕوودا بۆشی ببەستینەوە ئێمە من پێم وایە ینی یەکێک لەو هۆکارانی کە وڵاتانی خۆرئاوا کە زیاتر کراوە بوون بەرامبەر بە ئێران ئەوە بووکە بۆ ئەوەی ئەو ئالۆزیە ئەو پشێوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بەڕاستی ئەوەی بۆ دابنێن ئەوە من دەزانین یانی زۆر جارەوە بووە بەس ڕێگەمادا ینی لە پاشەم ڕێکەوتنەوەی دی ئالۆزەکان ئەگەر کۆتایشی نەیە کاڵە بنەوە زانین چۆنە زۆر ئێستا بەتایبەتیش لە دوای پەیدابوونی داعش لەو ناوچەیەوە ینی هەڕەشەیە کە نەک بۆ ئەو وڵاتانی ئێرە بۆ وڵاتانی خۆراواش لەوانەیە وەکو هەڕەشەیەکی جددی تەماشای بکرێ یەمەن ینی بمانێ نەمانێت ئێران بە شێوەیەک لە شێوەکان دەخالەتی هەیە بەشدارە لەو کۆنفلیکتانەی لەو سراعانەی کە لە عێراق هەیە لە یەمەن هەیە لە وڵاتانی ناوچە کە بە شێوەیەکی گشتی هەیە بمانێ نمانێت ئێران ینی کەم تا زۆر دەستی تێدایە لەوانە ئەوە شەوە ڕوونە ینی بۆ وڵاتانی خۆرئاوا ئەوە ینی ئەو مەسەلەی ئەو ڕێکەوتنە دەکرێت ببێتە عاملێک بۆی کە ئێران کەمتر دەخالەتی هەبێتن لەو ڕووداوانە ئەوجا ئەوەش دەبێتە عاملێک بۆ جۆرێک لە ئالۆزانێکە هەیە لەوانەیە بتوانێت بە ئیتیجاهشتر بڕاتن ئەوەش لەبیر نەکەین ینی مەسلەی ئەو ڕێکەوتنە وەکو کاک عەبدولخالقیش باسی کرد پێویستی بە ینی قۆناغی پەسەندکردنی ڕسمی هەیە لە مەرجەعیەتی هەردوو وڵاتدا کۆنگرێس 6 ڕۆژ 2 مانجی لە بەردەستە بۆی ئەو ڕێکەوتنە پەسەند کە ئەگە پەسەندی نەکات لەوانەیە چێشە بۆ ئۆباما دروست بێ ئۆباما ڕاستە مافی ڤیتۆکردنی هەیە مافی ڤیتۆکردنی با بڵێن بڕیاری کۆنگرێسی هەیە بەڵام ئەوەش ناکرێ ینی تۆ مەسەڵەن ئیرادەی کۆنگرێس کە وەکو ئیرادەی خەڵکی ینی نەرایەتی خەڵکی ئەمریکا نەتۆ وڵاتی یەکگرتوەکان ناکرێت مەسەن ئۆباماش چەند زارێکەوە بکاتن ئەوە ڕەت بکاتەوە ئەمە لەلایەک لەلایەشتریشەوە تۆ ینی بۆ ڕێکەوتن بەتایبەت لەسەر کۆنگرێس ینی ئەوەی لە میدیای ئەمریکیەوە باز دەکرێت زیاتر قسەکە ئەوەیە کە کۆنگرێس پێشوازی لەوەها بڕیارێکەکە بەڕاستیدا هێشتا دیار نییە لەبەرەوەی خۆی ئەوەیە با بڵێن پێشوەختە لە کۆنگرێز لەوانەیە لە ناو دیموکراتەکاندا ئەوەیکی بۆ کرابێت زمینە سازێکی بۆ کرابێ بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا کۆمەڵک ئەندامی دیموکراتەکانن بە گومانەوە تەماشاوە دەکەن لەبەرەوەی پێشتر تەجروبە هەبوو لەگەڵ ئێران پابەندی ڕێکەوتنەکان نەبووە یان هەندێک جارەوە بووە ڕێکەوتنەکانی بۆ بە شێوازێک بەکارهێناوە کە تەنیا لە قازانجی خۆی بێ ینی ئەوە یاخود بۆ پەرەپێدانی با بڵێن لەژێر پەردەی ڕێکەوتنەکانەوە پەرەی بە سیستەمە ئەتۆمیەکەی داوە ئەمە لەلایەکەوە لەلایەش دریشەوەیان ڕێگریشترەوەیە دەبێت لە ئێرانیش بە هەمان شێوە دەبێت ڕێبەری ئیسلامی ئێران دەبێت ئەوش پەسەندی بکات ئەگە تا پەسەندی نەکات ناچێتە بواری جێبەجێکردنەوە تا بۆیە ئەو شۆتێکی ئەوەش ماوە ینی ئەو پەسەندکردنە ناو خۆیانە با بڵێن لە هەردوو وڵاتدا ئەوەش کاریگەری دەبێت لەسەرەوە دوازار ڕاستی جێبەجێکردنەکەی زۆر گرنگە ئایا بەڕاستی ئەمە تەماشا بکەین ئەگەر دوای ڕێکەوتنەکە وڵاتانی خۆراوە باسی ئەویان کرد ئیدی ئێران لەمە دوای تا 5 ساڵ تا 10 ساڵی تر ناتوانێت چەکی ئەتۆمی هەبێت لەلایەشترەوە قسەکەی ڕۆحانیمان گوێ لێ بۆ ڕۆحانی گوتی ئێمە هیچ ئەوەیەکمان لەسەر نەما هیچ گەماڕۆیەک لەسەر ئێران نەما ینی هەر یەکە بە ئەوەی خۆی بە ئارەزوی خۆی یاخود بە پێی بەرژەوەندی خۆی تەڕوانێتە ڕێکەوتنەکە جا بۆیە ئەگەر ڕێکەوتنەکە ینی بەکو ئەوەی کە مادە بە مادە بەرگەی جێبەجێ نەکرێ هەرتەنیا ئەوانەی کە لە سوودی با بڵێن ئێران جێبەجێ بکە ئەوانەی تر جێبەجێنەکە لەوانەیە نەتوانرێ ئەو چاوەڕوانێنی کە لە ڕێکەوتنەکە هەیە با بڵێن بەدی بێت. سوپاس دەکەم دکتۆر کاک شێرزاد سەرنجی تۆم دەوێت ینی لە قسەکانی کاکدانا و کاک مەسعودیشەوە تێگەشتین کە بە جۆرێک لە جۆرەکان گومانیان نیشاندا یاخود کردیانە ئەگەر ڕەنگە هێشتا ڕێکەوتنەکە تەواو نەگەیشت بێتە ئەنجام سەرنجی ئەوە چییە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان حەزەکەم سەرتاوە ڕاستکەمەوە ئەندامی مەکتەبی پەیوەندیەکانی کوردستانی کوردستانمان بەڵام وەکو چاودێری سیاسی ئەوڕەکە داوت کردامێ بەڵێ خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویست بووی بۆ بەڕاستی هەم وڵاتانی پێنج و هەمیش ئێرانیش بیر لەوەی بکەنەوە لۆژیک یاخود گفتوگۆ یاخود بەشێک لەوەی
ئەو ئاگری شەڕێک کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتەوە گفتوگۆ بێتە پێشەوە یاخود ببیتە تایتل و لافیتەی سەرەکی ڕۆژنامەکان و یاخود مێزەکانی گفتوگۆ. لۆی لێرەوە لە حاڵی حاضر کە وڵاتانی 5 نەرمیان نواندیا و ئێرانیش دەتوانین خۆی وەکو دکتۆری شارەتی پێکرد جارێ زوو ئەمە بڕیاردن لەسەرەوەی برا و دۆڕاوکامەیە، بەڵام لە کۆی مەسەلەکاندا لە ناوەڕۆکی گفتوگۆیەکە بازێک شت هەیە شاراوەیە. ئەو هەنگاوانەی کە ڕێکەوتنامەکە لە 2000 دەیبڕی قۆناغی یەکەم و دۆم و سێم کە بریتە لە هەڵگرتنی گەماروی ئابووری و پێدانی بڕۆشی زۆر لە قەرز لە بۆ ئێران کە لایانی ئابووری و لایانی اقتصادی و زۆربەی لایەنەکانی ناو ئێران بوو بژێنیتەوە، بەڵام لە هەمان کاتدا وڵاتانی 5 لە وەکو برەی گۆڕەپانی سەربازی یاخود گۆڕەپانی سراعی سەربازی دانینە لەگەڵ ئێراندا ئەو شەڕەشی سیاسیە. ئەوانیش لە هەمان کاتدا پلان و بەرنامەی تریان هەیە، پێیان وایە لەو ماوەی لە 5 تاوەکو 10 ساڵ یاخود 8 تاوەکو 10 ساڵ دەتوانن لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئەگەر ئێران لە پەرەپێدان و لە بەرەو پێشبردننی چەکی ئەتۆمی وارەوها لە سەوارێری بالستی و ئەو شتانە ڕای بگرن وارەوها لە چاودێریشی توندی بخەنە سەرێ، پێیان وایە خۆیان لە 2000 براوە دەبن. لێ لە حاڵی حاضردا هەریەکە و تێڕوانینی خۆی هەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی پێم وایە ئەو ڕێکەوتناگە بکرێتن هەم بابرێن بوژانەوەک لە ناو سیاسەتی نێودەوڵەتی دێتە ئاراوە کە گفتوگۆ و لۆژیک دەبیتە سیمای کەسە سیاسەکان وارها دەبیتە ئەو سفرە جوانەی مێزی کە سیاسەکان لەسەری کۆ دەبنەوە تاوەکو بتوانن جیهانێکی نوێ لە بەیەکۆژیان بنیاد بنێنەوە. و لە هەمان کاتیشدا ئێران پاژەوەی کە چەندین ساڵە مقاومە دەکاتن نایەتە سەر مێزی گفتوگۆ وارها لە نەرمی ناروێنیتن و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرجەم ئەو کێشانێک کە هەنا لە تایبەتی لە وڵاتانەی دەوروبەری ئێراندا دەتوانم برێم ئێران بە شەک نەبووە لە ئەو بابرێن چارەسەرانەی کە تەڕحکردن لە سەمێزەکانی گفتوگۆوە. بەڵام ئەگەر لە ئەو ڕێکەوتنامەیە سەربگریتن و وارها لە بێتە بواری جێبەجێکردنەوە دەبیتە بەشێک لە چارەسەر، دەبیتە بەشێک لە پلانی ڕۆژئاوا، دەبیتە بەشێک لە پلانی ئەوروپی لە بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بما فیهم کێشەی فەڵەستین، ئیسرائیل و کێشەی سووریا کە ئێستا کە زۆر گیری خواردووە و دەتوانین برێن عێراق بوویتە میحوەری کێشەکان حاڵی حاضر کە بە دەستێوەدانی وڵاتانی دەوروبەر ئەوە دەبیتە دەواازەیەک و پێشم وایە بە جۆرەی ئەو خوێندنەوەی کە لەبۆی دەکرێتن هەنگاوەکی نوێ یا خۆت بابرێندی وەکی نوێ بە سیاسەتی نێودەوڵەتی و بە سیاستەکانی ڕۆژهەڵات دەدرێتەوە لە بۆ بەیەکەوە ژیان و لە بۆ بەرەو پێشبردننی سیمایەکی کللتوری ژیان نەوەک کللتوری شەڕ و سووتان و لە ناوردنی مرۆڤ. باشە، بەڵام ڕایەکی پێچەوانە هەیە لەسەرەوەی کەیدی لە پای ئەم ڕێکەوتنە لەم ناوچەیەدا بەهێزبوونی شیعەیە لە بەرامبەر سونەدا. ئەم پێکەوە ژیانە ئەگەر ئاوا بێ هاوسنگەکە بەم جۆرە بگۆڕێ پێکەوە ژیانەکە چۆن دروستە بیان؟ بەڵێ خۆی زیادبوونی یاخودوا برێن ڕاگررتنی بەڵانس لە حاڵی حاضردا بە دوو شت دەکرێتن. خاڵێکەکەمیان بریتە لە هێز کاگەر ئێران لەگە وڵاتانی 5 بستە ناو گفتوگۆ وەڕێک بکەویتن و چەچینەوە بێکەی ڕقابەی بکەویتە سەرەوە ساروغی عبرالخارا دروست نکاتن بە پێ ڕێکەوتنەکە ئەوانەی کە تێدا هەیە ئەو بەشێک لەوەی ینی لە ڕووی بابرێن دیوە گشتەکەیەوە نیشان دەدرێتن کە ئێران لەژێر ڕقابەدایە ئەو هەیمەتە سەربازەی نابیتن کە بێشتر بڕیال بۆ هەیبی لەبەرەوەی کە مراقیبینی نێودەوڵەتی بەپێی ئەو ڕێکەوتن نامەنە دەچەند ڕاستەوخۆ کورە ئەتۆمیەکان دەبینن و سەربازگەکان کە ئەو چەکە زەبەلاحانەی تێدا هەیە ئەو بەشێک لەوەی دەتوانم برێم ئەو هەیمەتی نامێنێ. خاڵی دوم بریتە لە پاڵپشتی دارایی. هەر هێزەگە لە ڕووی داریەوە بە هێزبی بتانی کۆنتترۆلی بازارەکان کە بتانی وڵاتی تر بفتە سەرچاوی بەرەو پێشچوون لە بۆ وڵاتانی تر لە ڕووی ئابوووریەوە یاخود لە ڕووی بابرێن وەکو ئاماژەت بەوەی کرد مەدی شیعیەوە ئەگەر لەو ڕوانگەوە ئەو سەرچاوە دارەیە بە هێزەی هەبی، بەڵام ئەگە سیر بکەین ئێران هی یەکەمیان نامینێتن وەکو دەکەویتە ژێر ڕقابە، هی دومینیشان خۆی لۆیە چووتە ژێرباری ئەو ڕێکەوتن نامەیە لە ڕووی داراییەوە حاڵی باش نییە، تومەن حاڵی خراپە و ئەو بڕەپارەی کە بڕیارە بازە 6 میلیارد دینار دەکرێتن ئەگەر بش درێتن ناتوانانی پشت بۆی ببەستی لە بۆی بتوانیتن حیمەنەتی خۆی یا خودمەتی خۆی بەسە وڵاتانە دازاڵ بکاتن. لەبەرەوەی کە دەدرێ بە پلانێک دەدرێتن ئێرانی تێدا بوو بژێتەوە، ینی سەیری تورکیا بکەین پاژەوەیکەوە چۆن ناو بابرێن ئەو حیلفانەی لەگە وڵاتانی ئەوروپی و لەگە ئەمریکا و خاعدی ئینجلیک دروستکرا بۆ ئەندام لە ناتۆ ئەو بڕەپاری کە پێی دەدرا
تورکیای پێشتر لەگە تورکیای دوای ئەو ڕێکەوتنامەیە زۆر بژاوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ڕێگاوبانەوە لە ڕووی بینایە و شتەوە پێویست دەکرێت ئەو پارانەی کە بە دووفعە دەدرێتن ئەوەش بە هەمان شێوە سانسۆری لەسرە وەسەی دەکرێتن ئایا فعلەن لە بواری بژانەی وڵاتی ئێران سەرف دەکرێتن یا خۆ لە بواری دیکەوە ئەوانە هەمووی بە وەکوبرێن بە سانسۆر و بە ڕقابەوە دەکرێت پێم وانە ینی لەو دوو بوارەوە بتوانی وەکوبرێن مەدەکەی زیاتربی سوپاس دەکەم کاک شێرزاد و کاتی بانگی شاتوانن ئاو بخۆن دەمەوێت ینی لەم بەشەدا لەسەر ئەو کاریگەریەکانی ئەم ڕێکەوتنە بوەستین لەسەر ناوچەکە و بە تایبەتی لەسەر هەرێمی کوردستان بەڵام پێشەوە چەند کۆمنتێک خوێنمەوە کە تایبەت بە کاریگەریەکان لەسەر ئێران لەسەر هەرێمی کوردستان نووسراوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دانا جعفەر دەڵێت لە دوای ئێران سوودمەندترین وڵات عێراق ئەفغانستان ڕووسیا دەبێت بەڵام گەر کورد لەگەڵ عێراق نەبێ زیانی پێدەگات لە ئێستادا بۆیە دەبێت کورد لەم کاتەدا هاوسەنگی لە نێوان شیعە و سونەدا ڕابگرێت هەژان شێخ نووری نووسیوەتی ئێران و تورکیا لە هەر ڕێکەوتنێکا بن کاریگەری لەسەر هەرێم دەبێت لەوانەیە کاریگەری هەبێت لەسەر نووسینەوەی دەستور ئەووا دەڵێ بەڵام داواشی کردو ڕای ئێوە بزانێت دەڵێ بەڕای ئێوە ئەم قسەی من ڕاستە با بەوە دەست پێ بکەین پێتان وایە ئەم ڕێکەوتنە بۆ نمونەوە بکە کە کاریگەری یاخود هەیمەنەی ئێران تەنانەت بەسەر دەستوری هەرێمی کوردستانیشەوە هەبێت و ڕنگ بداتەوە ڕێکەوتەکانی ڕۆژئاوا جەماعەتیش دەزانن دائیمەن مەدای هەیە ئەنی ئێستا و جارە لەوە ئیتیفاقی واضحتی هەرە حەولیاندا سەلامەتی ئەوروپا و ڕۆژئاوا لە ئەگەر نایلبنی شەڕی ئێران پارێزێت منطقەی ینی ساروخی عبر القارات و نەوەوی ئەوانەیان مەنعکردی بەس چی تکیان مەنع نەکردی 6 ساڵ و 8 ساڵ قۆناغەکانی دیاری کرا سەبارەت بەو مەترسیانە هەر ئیتیفاقیەکی دووەلی لەو کاتەیدا هیچ مەترسێک لەسەر کورد نییە ئەوە یعنی ئەوە ڕای منە نیەتی نەخێر ئیتیفاقی ئیقلیمی مەترسی هەیە ئەوی پێ دەگوتری وفاقی ئیقلیمی وەزعی کورد وایە هەموو وفاقەتی ئیقلیمی مەترسیە لەسەر کورد هەموو تێکچوونێکی ئیقلیمی قازانجی هەیە لە بۆ کورد ئەگەر ئێمە بە نەخشە و پلان بین یعنی ئەگەر لی تێ نەگەین لە شەرق ئەوسەد نەگەین لە گۆڕانکاریەکانی سایکس پیکۆن نەگەین لە مستەقبەلی ئەو عیلاقاتانە نەگەین نازانین دۆست و دوشمن چۆن هەڵبژین بەس کاک مەسعود ڕەنگە سەرنجەکانی لەسەرەوە بێ بۆ نمونە وەختێک ئەم ڕێکەوتنە لە ناوچەکەدا ئێران بەهێز دەکات دوجار ئەگەر ڕێکەوتنی ئیقلیمی دەکرێت خۆ ئێران براوە دەبێت لە ڕێکەوتنەکان هەیمەنی ئەو زین لەبەرچی لە هەیمەنی ئێران نادرسین ئێمە شتێکێ باوازحتر دەما ئەوە دەبی بڕگوردەکاری دی لە دوای سایکس پیکۆ یەک ڕنگ مسەیتەر بووە لە شەرق ئەوسەد کورد زۆر خراپ تووشی زیندانی بووە تەنها تەیاری عروبی زال بوو لەسەر ئیسرائیل هەبووە بەڵام ئیسرائیل پرۆژەی گەورەی نەبووە لە بۆ ڕۆژڕەتی تەنها پرۆژەکەی ئەوە بووە ئارەمیەکی عابەسی هەبی لە ناوچەکە تا تەنها ئەوە بێ ئەوەی ئامانج بێنێتی ئێستا شتێک ڕوویدا ئێستا تەیاری بابرێنیان بەشی دووەم پەیدا دەبی کاتە لە بۆ ئێمەی کورد بەگشتی تەسیرەکانی سێ بەشە لەسەر هەموو کوردستانە لەسەر کوردستانی باشوور جیایە و لەسەر کوردستانی ڕۆژهەڵاتیش جودایە بەگشتی لە بۆ ئێمەی کوردستان بوونی ئێران و بوونی طرفێکی تر بەرامبەر طرفی عەرەبی لە بۆ ئێمە زۆر زۆر باشە حتا گە سێمیش پەیدابی چاکترە لەبەرچی لەبەر مەجال دەبی ئێمە ئیش بکەین لەو پێشتر هیچ مەجالێک نەبووە خاستان ئێران شتەشی تریشی هەیە لە مەشروعەکانیدا بە ئاسۆی و بەستونی لە چوارچەوەی جموجۆڵەکەی خۆیدا تێکدانی خەریتەی شەرق ئەوسەدە لە بۆ ئێمە هەرچی بێ هەرچی طرفێک بەبێ ئەوەی تەحلیل بکەین لە عالەم بێ خەریتەی شەرق ئەوسەد خەریتەی سایکس پیکۆ لە بۆ ئێمە تێکدا وەکو کوردستانی گەورە زۆر قازانجەکەی ئەوە دەبی لە ڕووی استراتیجیەوەی ئەوەی بازەکەین بەڵام هەستی ئەو ئیتفاقیاتی ئیقلیمی پێ ناکرد لەبەر ئەوەی ئەی تەیاری بەرامبەریشی بە قووەت هێشتن ئاگادار بین خەڵک وە دەزانی سوننا لە چوارچەوەی عێراق تەماشای سونە دەکەن نا سونە لەسەر شەرق ئەوسەد زۆر بە قووەترە لە ئێران هێشتا زۆری ماوە ئێران قووەتێکی زۆر پەیدا بکات تا بگاتە هاوسەنجی بۆ لە بۆ ئێمە هیچ مەترسیەک نییە ئەگە ئێران جارێ تۆزێکی تریش گەشە بکە بەڵام بێ زاڵ بی بەسە هەموو شەرق ئەوسەد و ئەوە ڕوو ناداوە سونە پاڵپشتی ئیسرائیلی پاڵپشتە ئەمە کە دەرین سونە ئەوە ناوەکە بە غەڵەتی دەگوترێتە تەیاری عروبی دەنە سونەی عەقیدە ئەمە لەگەر ئەوەمان نییە سونە ئیسرائیلی لە پشتە سونە ئەمریکای لە پشتە سونە سایکس پیکۆی لە پشتە سونە جامیعەی عەرەبی لە پشتە بلەوەی قووەتی یەکجار زۆر ئەوەی ئێستا دەیبین لە عێراق موقەتە قازانجی هەرە گەورەوەی باسی کرد عێراق ڕاز دەکات لە دوای ئێران خەریکە جاروەیە برین لە ئێرانی زیاتر عێراق قازانج عێراق لە ئیحراجیەکدا بوو نەی دەزانین چی بکە لە کاتێک باوکی حەقیقی دەوڵەتی نوێ عێراق ڕۆژئاوایە
لە ڕووی مەذهبیش عیلاقەتی ئۆرگانیکی ڕوحی لەگە ئێران هەیە ئەو دوو عیلاقی دیزای چۆن هاوسنگ بە بۆ هێش نابێت عێراقێک لا بێتەوە لە مۆدۆ بەڵێ عێراق لەو ئیحراجی دەرچوو یەکەم عقلی دیبلۆماسی ئەگە غەڕەت نەبوو مامزەلال بوو نێوبژی هەرسا لە بینی ئەمریکا و ئێران کە ناخۆشترین خەتی دیبلۆماسی لە جیهاندا بەڕێی من ئەوە بکە مامزەلال ئەو کاتی توانی وەخۆت زانی مامزەلال گەلی جار هەیە سەلبیاتمان باس کردیەوە بۆمان باس کرد بەڵام لەو ناحیە عقلێک و بەکەم کەس دەکرا ئەو توانی لەسەر ئەو خەتا ئیش بکە و گەیشتە ئەوڕۆ بەداخەوە نازم سەرکردایەتی کورد یان ئەعلامی کورد ئاگای لەوەی نییە کە احتیمامێک بەو مۆزۆیدا کە ئەوە عقلێکی کوردی یەکەم جار بناغەیە و ئیشەی دەنێ و ئەیش زانیتی مەترسی نییە یعنی ئەوش گرنگە ڕێککەوتنی ئێران و ڕۆژ ئاوا مەترسی نییە لەبەر چەند لایەک ڕاستە لەسەر کوردستانی ئەو دوی معنایەکی کە هەیە دوایە باسی دەکەین بەڵام بەگشتی ئێران لەو دابڕانەی کۆتایی پێدێ تۆزێک ئیلتیزاماتی دووەلی دروستەبی لەبارەی حقوقی ئینسان لەبارەی ئیتفاقیەت دەوڵەتەکان کە لە بۆ کورد باشە یعنی ئەگەر بەسەری ئیش مادەمەی هەر باسی کوردستانی ڕۆژهەڵاتمان کرد شتێکی لێ باس باشە ئێستا لەو دەمەی برایانی سەرکردایەتی کوردستانی دەستیاندا چەک و وەڵا بەرەو سنوورەکان ڕۆیشتە سەرم سۆرما ڕاوێژکارێکی زۆر خراپیان هەبوو لەو دەمەی زۆر نەگونجاو بۆ ئەویان کرد چونکە تازە داڕوخانی کۆماری ئیسلامی ئێرانی یەکجار زۆر دوورکەوتە نابێت و بە چەک دوای زۆر تووشی ئەزیەتی گەورە دەبین تازە دەبی ڕوو لە خەباتی مەدەنی بکرین تازە دەبی وەکو کوردستانی سەر و دەبی هەدەپەک لە کوردستانی ئێران دروست بکەین ئەگەم نارێمەوەنە چەک دابنین نه بەڵام زۆر بە خێرایی دەبی لەو سنوورانە بگەڕێنەوە بێنەوە جێ خۆیان برێنەمە چوینە ڕاوێ دەنە سیاسەتیان زۆر زۆر هەڵە بوو لەو دەمێک کە بەرەو ئەولای چوون وڵای ئێمە چەکداری و بژانەوەی نازەمەڵاوە ئەوە چوو بەعجە لە بگەڕێنەوە ڕوو لە خەباتی مەدەنی بکەن لە کوردستانی ئێران ئەوە حەلی ئێستاە یعنی وەکو نەزەریەی تۆیلبی دەری التحدي والاستجابة استجابة ئەو تەحەدی ڕێک ئەو مۆزوعەیە کە ڕوو لە خەباتی مەدەنی بەڵێ سوپاسەکەم کاک مەسعود کاک دانا دکتۆر دانایان دەمەوێت چەند کۆمنتێک بخوێنمەوە ئەنجا گەمۆلای تۆ بۆ پرسیارکردن شیرین جاف نووسیوێتی لە بەختی من ئەمەوێ بچم بۆ ئێران بەڵام تمەن بەرز بۆتەوە ماگەر قسەیەکی خۆشیش بێ بەڵام حتمما دەلالەتی دیکەی هەیە ئەو قسەیە ڕێبەر نووسیوێتی کێشەی ئابووری لاواز دەبێت لایەنی سیاسی پتە و تر دەبێت دیارە کۆمنتەکان زۆرن بەڵام من دەمەوێت بەشێکی کەمیان لێ بخوێنمەوانەیە دیسانەوە سلمان هەڵەبجەی نووسیوێتی ئێران وەک گورگ وایە بە زنجیر بەسترا بێتەوە بەدەست ئەمریکاوە بەڵام ئێستا ئازاد کراوە تا 2 ساڵی دوای هاتنە سەر حکومی کۆماریەکان زنجیر ئەکرێتەوە هۆکارەکەشی ئیسرائیلە نزیکە لەو سەرنجەی کاک مەسعود کە پێشتر باسی کردوتی ڕەنگە زەحمەت بێ کۆماریەکان ئەو بابەتە بە ئاسانی هەزم بکەن بەهەرحاڵ دیسانەوە لە تۆ دەپرسم یعنی مەسەلەی کاریگەری ئەم ڕێکەوتنە زۆر بە تایبەتر لەسەر هەرێمی کوردستان هاوڕێی لەگەڵ قسەکانی کاک مەسعودا بەوەی کە ڕێکەوتنێکی لەو جۆرە هیچ کاریگەریەک هیچ مەترسێک بۆ سەر هەرێمی کوردستان دروست ناکات وڵی من دەوەسە سەرۆیە و ڕێکەوتنە چۆن جێبەجێ دەکرێت ینی ئەوە هەموو شتێک بەستراوەتەوە بەوە ینی بە ئالەتی جێبەجێکردنەکە بەڵام من دەتوانم بڵێم بەڕاستی کاریگەری دەبێت ینی ئەوە نییە بە کاری بڵین ڕێکەوتنە کاریگەری ناوێت بەڵام لەوانەیە کاریگەری سلبی نەبێت بە دوێشتدا لەوانەیە کاریگەری ئیجابیە بێت ئەوش دەوەستێت سەرەوەی ئەو ڕێکەوتنێکەوە خۆی ڕێکەوتنی لەسەرکراوەگەوە خۆی جێبەجێ بکرێ ئێستا من ڕوون دەکەمەوە ینی لەبەر چی کاریگەری ئیجابی دەبێت ئەگەر سەرەتا بچینەوە بۆ ینی کاریگەریەکە نەپەڕینەوە بۆ هەرێمی کوردستان بچین بۆ ناوخۆی ئێران بۆ گەلانی ئێران ئەگەر ڕێکەوتنێکی وە ببێتە هۆی کرانەوەی ئێران بەڕووی دنیادا ینی ببێتەوە بەشێک لە کۆمەلگای نێودەوڵەتی وەکو وڵاتێکی نۆرمال ئاسایی تەمەشای بکرێنەوە بە گومانەوە تەمەشای بکرێ و ئێرانیش دەرگاکانی خۆی بکاتەوە بە دیوێشتردام پێم وایەوە بۆ هاوڵاتیانی ئێرانیش سوودمەند دەبێت لە بەرەوەی ئێرانیش ناچار دەبێت ئەو کاتە کۆمەڵێک چاکسازی کۆمەڵێک ریفۆرم لە ئەو کۆت و بەندانێکی دایناوە لەسەر ژیانی خەڵک بۆ شێوێ نەمێنێ بەڕاستی و لە ڕووی ئابووریشەوە وەکو خاتونە باسی کرد ینی بمانەوێت نەمانەوێت کاریگەری ئیجابی دەبێت لەسەر ئابووری ئێران کۆمەڵێک پارێ بلۆکرایی بۆ دەگرێتەوە دەتوانێت بە شێوەیەکی ئاسایی بازرگانی لەگە وڵاتان بکە ئەو گەمارەوانە هەیە لە سەری نامێنەوە بەخۆ دەبێتەوە عاملێکە بۆی کە بژانەوەی ئابووری لە وڵاتە دروست بێمە دەزانین نسبەتی بەکاری نسبەتی هەژاری یەکزار زۆرە لە ئێران ئێستا
بەڵام ئەوە هۆکارێکە لەوانەش یەکێک لەو هۆکارانی کە هەڵی بە ئێرانەوە نابێ ئەو فشارە ئابووری بێتن بەڕاستی بۆ مەسەلەی پێدەچێڕیان یەکێک لەو ئەوانە ئەوە بێت کاکێزادیش باسیەوەی کرد جا بۆیە ئەگەر بەو شێوەیە ینی بە دیوە پۆزیتیڤەکەی تەماشای ڕێکەوتنەکە بکەین و ببێتەوەی کرانەوەیەک هەم لە ڕووی ئابووری و سیاسیەوە بۆ ئێران بۆ گەلانی ئێران ئیسفادە دێت لە زمانی ئەوانیشدا بێگومان کوردیش دەکرێت سوودمەند بێت لەو بۆ ئێستا ئەگەر بێمە سەر هەرێمی کوردستان ینی هەموو پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران بەگومانەوە تەماشای کراوە وەکو ئەوەیەکی یاساق تەماشای کراوە لە کاتێک دایمە دەزانین ینی پەیوەندە سیاسی و بازرگانیەکان بە پێی بڕیاری با بڵێن وڵاتانی خۆراونەتەوە یەکگرتوەکان لە زۆر بوارەوە قەدەغەکراو بووە بەڵام ئێمە لە هەمان کاتدا ئێمە دەزانین بە شێوەیەکی قاچاقنەوتمان چۆ بۆ ئێران بازرگانیمان هەیە لەگەڵ ئێران لەوانەیە ئەو کاتە ئەگەر ئێران ببێتەوە ینی بەڕووی دنیادا بکرێتەوە و بژانەوەی ئابووری دروست بێ لەوانەیە ئێرانیش ببێتە دەواازەیەک بۆ هەرێمی کوردستان وەکو چۆن با بڵێن تورکیا ئێستا دەواازەیەکی سەرەکی بۆ هەرێمی کوردستان ئەگەر تەنیا دەواازەیەکمان نەبێ مە دوو دەواازەمان هەبێ تەنیا دەواازەکەی مە تورکیا نەبێ ئێرانیش ببێتە دەواازەیەک لە شێوەی تورکیا ئەو کاتە تورکیاش ناتوانێت ئەو فشارانێ ئەو مەرجانێک کە هەیەی لە سەرماندا با بڵێن بە سەرماندا بیسەپێنەوە ئێمە دەزانین ینی ئەو پەیوەندی ئێستا هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا هەیەی بە مەرجی تورکیا بە مەرجی ئێمە نییە دکتۆر ئەگەر ورتری بکەینەوەوانە ینی دواتر حەزەکەم ئەگەر بە دەڕێکیش بە لە بەروی کاتم کەماوە سەرنجی کاک مەسعودیش بزانم بۆی کە ئەچیش بمێنێ بۆ کاک شێرزاد لە ئێستادا هەرێمی کوردستان بڕیاری داوە و نەوتی خۆی بەسەر بەخۆ دەفرۆشێت کاک مەسعود باسی لەوە کرد کە ڕاستەوخۆ ئەم ڕێکەوتنە بە حکمەوەی ئێران بە قووەت دەکا لانیکەم یەکلابوونەوەی عێراقیشە لەو بابەتەدا ئەمە ڕاستەوخۆ زیان لەسەر هەرێمی کوردستان دروست ناکە و بە جۆرێک لە جۆرەکان وا ناکە کە هەرێمی کوردستان نەرمی بنوێنێ لە پای ڕێکەوتنەکانی لەگەڵ حکوومەتی عێراق من باوەڕ ناکەم چونکە چۆن سوودیا تورکیا سوودمەندە لەو ڕێکەوتنە ئابووریانێکە لەگەڵ هەرێمی کوردستانەتی ئێرانیش دەکرێت بە هەمان شێوە سوودمەند بێ تا بۆیە ینی ئەگەر لە ڕووی سیاسیەوە یانیگە هیچ شتێکی تر ڕوو نەدات ئەوەی کە پەیوەندی زیاتریش بە بەسەلەی بەڕاستی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و هێزە کوردیەکان من پێم وایە زیاتر ینی ئەو لە ڕووی ئابووریەوە دەکرێت هەرێمی کوردستان لێی سوودمەندی وەکو گوتم بەو شێوەیە کە دەواازەیەکی تریانی بۆ هەرێمی کوردستان دەبێتەوە بەڵام لە ڕووی سیاسیەوە بەڕاستی ئێمە نازانین ینی ئەو پێکاتەیە کە دێتە سەر حکم لە عێراق ئەو پێکاتە شیعە بێگومان بەو شێوەیە دەبێت بەڵام هەر ئەوە نابێت ینی بڵێن تەنیا ئێران پاڵپشتی لەوان دەکات لە زۆر با بڵێن بواریشدا بینیومانە کە ئێران توانیوەتی نێوەنگیری بکات لە نێوانی کورد و لە نێوانی بەغدا و هەندێک ڕێکەوتن کراوە لەوانەیە دەوری ئێرانی تێدا هەبوو بێ جا مەسلەی ئەوەی کە گوتم ئێمە کورد ئەگە دوو دەواازە هەبێ ئەو کاتە لەوانەیە زۆرێک لە ململانی لە نێوانی تورکیا و ئێران لەسەر ئەو پەیوەندیانەی هەرێمی کوردستان دروست بێ جا چه ئابووری بێ چه سیاسی و بە شێوەیەکی گشتش ئەوەیە ئەگەر بێمە سەر خۆناغێشتر لەسەر ناوچەکە چ تەسیرێکی دەبێتن کاریگەریەکان ئەو هاوچەشەی با بڵێن ئەو پەیوەندیانی کە لە نێوانی تورکیا و ئێراندا هەبووە بە احتیمالی زۆر گۆڕانکاری بەسەردادێت لە بەرەوەی ئێرانیش وەکو چۆن پێشتر با بڵێن ئەفزەلیەت دەدرا بە تورکیا لەو پەیوەندیانێک کە لە وڵاتانی ناوچەکەدا هەبووە بەڵام لەوانەیە ئەو ئەفزەلیەتە نەمێنێت دوای ئەوەش کە بەڕاستی تورکیا لەو ئەزمونەی کە لە با بڵێن لە شەڕی داعش نەیتوانی ئەوەیەکی واوێنەیەکی بە وڵاتانی خۆرئاوانی شان بدات دەکرێت ئێران یان جۆرێک لە پارسەنجی دروست بکاتەوە لەو ئەوەی کە ئەو ئەفزەلیەتی بە تورکیا دراوە لەوانەیە لەمە دووە ئێرانیش بێتەوە سەرساحەکە و بتوانێت بە شێوەیەکتر کاریگەری و ڕۆلی خۆی بێت. سوپاس دەکەم کاک شێرزاد بە کورتی سەرنجی کاک مەسعود وەردەگرم لەسەر ئەو بابەتە مەسەلەی بە سەربەخۆ فرۆشتنی نەوەتەمە کاریگەری لەسەر ئەم بابەتە چی دەبێ و بابەتێکی دیکە هەمیشە لە هەرێمی کوردستانە جۆرێک لە دابەشکاری هەبووە بەوەی پارتی دموکراتی کوردستان لە بەرەی تورکیادا بووە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرەی ئێراندا بووە و بە جۆرێک لە جۆرەکانی دارەدانی هەرێمی کوردستانی شەر ئەوها تەوزیع بووە لەمەشە هاوسەنگی دەگۆڕێ لە هەرێمدا جد لە پێشدا ئەوەی عێراق ڕاستە ئەو ڕێکەوتنامەیە گوتمان مەترسی لەسەر کوردستان نییە ڕاستە نییە ئیجابیاتیشی تاڕاتەیەکەیە بەڵام سەلبیاتەکەی ئەوە بوو کە عێراق بەخۆت یەکەم هەنگاویش ئەوەیە فڕۆکەکانی ئێفشازە یەکسەر لەگە ئەو ئیتیفاقیەش تەسلیم کرا بەڵام وەزعی عێراق دابەشیەکەی
شەڕ و ناکۆچیەکەی پێکاتێ عێراق وەرەکە ئەو سەلبیاتە زۆر کەمتەوە کەمێک دەمێتەوە سەر خۆمان چەندە با بڵێن حەچیمین لەو مۆزوانە چۆن ئەو عیلاقاتە لەگە عێراق لەگە تورکیا لەگە ئێران ئەوەی دکتۆر و جەماعەت گوتیان دوو دەواازەی دائیمەن یەک دەواازەی لە دنیا ئەو شتێکی خراپ ئەم پێم وایە لێرە بەولاوە ینی عەقڵ وها فەرز دەکە نەکەوە ئێمە دەبی بیر لەوە بکەینەوە کە عیلاقات لەگە ئێران و عیلاقات لەگە تورکیا لەسەر ئاستی هەموو کوردستان بی ینی عیلاقاتێکی وەتەنی بی نەک حیزبی بی بۆ ئەو کێشە ڕەتکەین لەبارەی نەوت ڕاستیت پێ بێم سیاسەتی نەوتی کوردستان هەتا ئێستا دەردەسەری بووە ینی ئێمە گەیاندا قەرزاری قەرز بکەین لە وڵاتان ئێمە گەیاندە موچە بڕین ئێمە گەیاندە کۆمەڵێک ئەزمەی گەورە قازانجێکی وامان لێ نەکردیە ئێمە پێشترێ بێ ئەوەی نەوت دەرکەین سەتا حەبدەکەمان لە بۆ دەهات و ژیانێکی زۆر خۆش ئێستا مەرجی عێراق ئەو هایە ئێمە دەبی نەوتیش بنێرین ئەو بەشێک لە سەتا حەبدەمان لە بۆ دەنێ دەری سزایە یعنی ئێمە تووشی وەزعی خراپینە لەگەن ئەم پێم وایە هەر هەنگاوێک بینا دەکرێت لەسەر هەڵی تر بەدوا دەدێت ئێستاش ئابووری سربەخۆی ئابوو نەوتی کوردستان ئێمە جارێ ڕاستی ئەو نەوتەکە دەفرۆشتێت چەند لە مێژە دەفرۆشێت چەند دیار نییە ڕاست دێتەوە چی هەتا موسسەیەکی وەتەنی سەرپەرشتی نەوت نەکە ئێمە قازانجن لەگە موسسەیەکی وەتەنی گەورەبی دەشزانین چۆن عیلاقات لەگە عێراق دیاری بکەین ئەو کاتی لەگە تورکیا لەگە ئێران بێت ئەوە چێشەکەی بەڵێ سپاس دەکەم کاک مەسعود کاک شێرزاد و ماوەی ماوەتەوە دەمەوێت سەرنجی تۆ بزانم لەسەر مەسەلەی ئەو کاریگەریانەی کە وەکو ئەگەرێک لی دەکەوێتەوە لە ڕێکەوتن نێوانە ئێران و وڵاتانی ڕۆژئاوا و سەرنجیشت لەسەر قسەکانی هەریەک کاکدانا و کاک مەسعود وڵا حەزم کرد لەسەوەی سەرنجەک بدەم خۆی ئەو ڕێککەوتنە پێم وایە کاریگەری لەسەر فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان نابی و ئەو دوو دەواازەیەش لە کۆتاییدا وانەیە زۆر بە شێوەی ئیزابی بشێتەوە بۆ هەرێمی کوردستان ئێستا هەرێمی کوردستان لە کاتی هەر بڕیارێک بداتن دەبی زۆر ڕعایەتی وی بکات تەنها تاکە دەواازە چێ بە تایبەتی لە ڕووی ئابوووریەوە بۆ لە ڕووی هەتا شەریکاتەوە لە ڕووی زۆر شتەوە دەتوانم برێم هەتا پر لە ئاسمانیەکەشی ئەوەندە زامن و گرنتی نییە بتوانێتن بە فری بەکراوەی هەبیت لێ بە هەموو پێوەرەکان دوو دەواازەی زۆر بە شێوەی ئیزابی لە بۆ هەرێمی کوردستان دەشتێتەوە سەبات بە فرۆشتنی نەوت سیاسەتی نەوتی جیهانی وایەوە هەر وڵاتێکیش کە توزارت بە نەوت بکات خاوەن نەوت بێت بتوانین لە دەواازەکانی خۆی بە تایبەتی کۆماری ئیسلامیێران لە دەواازەی بەندەر عەباسەوە کە یەکە لەو دەواازە جیهانیانەی چی لە دەواازەکانی دووبەی و وڵاتانی زلهێز ئەوەتر نییە بە ئیجابی دەشتێتەوە واگەر بڕیاروابی یاخود لە ژێربەژێریەوە ڕێکەوتنێک لەگە هەرێمی کوردستانە بی نەوت نەڕێی ئێرانەوە بڕوە بە قاچاق هیچ کاریگەری سەری نابی و ئەو نەوتەیە بە شێوەیەکی باشترەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو ڕێکەوتنە پێم وایە لە دوو خاڵەوە زۆر بە شێوەیەکی ئیجابی دەشتێتەوە بەسەر ئێراندا و هەرێمی کوردستانی زۆر تێدا سوودمەندەبی خاڵی یەکەم کە بازدەوەیە کاریگەری ئێران لەسەر ناوچەکە و هەرێمی کوردستان ئەگەر ئێران بە پێ و ڕێکەوتنامەیە بتە بەشێک لە مەنزومەی نێودەوڵەتی کە پێشتروانە بووە مەنزومەی نێودەوڵەتی بە وەرەقە و ئەلتەرناتیڤەکەواتی لە سەمێزەکانی گفتوگۆ دانیشتیا کاتێک کە قسەکرا ئێران لە دەروی ئەو بازنەی واگە ئێران بێتە ناو بازنەی مەنزومەی نێودەوڵەتیەوە و کاریگەری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کاریگەری هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەسەر ئێران ڕنگ بداتەوە ئێران بێتە ناو هەر وەکو برێن وەرەخەیە بیناهۆن ڕێکەوتنێک چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ لە بۆ هەرێمی کوردستان و چ لە بۆ عێراقیش بیتن هەر لە بە خاتری خۆی و لە بە خاتری سیادەی خۆی و ئیلتیزامکردن بە ڕێکەوتنامەکەی پێویستە مڕعاتی ئەو وەرەقانە بکاتن و کە بووە بەشێک لە مەنزومەی نێودەوڵەتی ناتوانێتن تەسەڕوفاتی تاگلایانانە بکاتن و مۆقیفی تاگلایانانەی هەبیتن خۆی کە باز لە هەیمەنەت دەکەی ئەو وڵاتێن ناو مەنزومەی نێودەوڵەتی نەبی کۆمەرێک مەرج و کۆمەرێک فشاری خۆی هەبیتن چ لە ڕووی ئابووریە لە ڕووی سەربازیە لە ڕووی دەستێوەردانە بەهۆی بابرێن دروستکردنی چەند حرەکەیەکەوە یا خودمەدی شیعیەوە ئەوەی نامێنێتن لە ڕۆژی دیکە کرانەوەی ئێران بەوڵە وەکو گوتمامتە بەشێک لە مەنزومەی نێودەوڵەتی بەڕووی وڵاتانەوە ئەگەر بەشێکی وابرێن بەهۆی ئیتفاقاتەوە ئێران بتوانی خەڵک بنێتە دەرەوە وارەوە لە کۆمپانیا و خەڵکی دیکە بێن لە ناو ئێراندا گۆڕینەوەی کللتور و وارووا گۆڕینەوەی توجاری دروستبی بەڵام بە مروری زەمان خەڵکی ئێران ئەو خەڵکەیە نابی کە پێشتر هەبووە سیاسیەکان چ بازرگانەکانیان چەو کەسانی لە حاڵی حاضر لە ڕووی سێکتەری سەربازی و لە ئێرانەوە ئیش دەکەن ئێستا هەمووی بریتە لە پاراستنی ئێران لە بەرامبەر هەموو جیهان بەڵام کاتێککە تو ئەو وێنەیە بینە بەرچاوی خۆت ئەگە ئێران بیستنا ئەو ڕێکەوتن نامەیەی ئێران بەشێک دەوی لە مەنزومەی نێودەوڵەتی
کەواتە سەربازیەکان ئەو کەسانە کە عەقڵی عەسکەریان هەیە نەفەسێک بخۆیانەوە دەدەن کەمەک ئارام دەبن کەمەک هادی دەبنەوە کە هادی بوونەوە ئەو عەقڵیەتە گۆڕانکاری بەسەر دێتن لە 2000دا قەت ینی بە هیچ شێوە ئەو عەقڵی سەنگەری گرتیە لە بەرامبەر هەموو جیهانیان لە بەرامبەر چەند وڵاتەشی وەکو ئەو عەقڵەی نییە کە ڕێکەوتنی لەگەڵیان هەبێت ئەو مەبدەئی ڕێکەوتنەیە لە 2000دانی پێم وایە بە شێوەیەکی گشتی زۆر بە ئیجابی دەشێت. زۆر سوپاس بۆ شێرزاد ماما چاودێری سیاسی هەروەها سوپاس بۆ دکتۆر دانا سعید سۆفی مامۆستای زانکۆ سوپاس بۆ مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی سوپاسانەکەم کە ئەمشەو میوانی تاوتێ بوون ئازانێ ناوتی سوپاس بۆ سەرنج و پرسیارەکانی ئەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک هیوادارم توانی بێتم وەڵام بۆ تەواوی پرسیارەکانی وەربگرمەوە تا بەرنامێکی دیکە هەر شاد بم.